سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیۆڵەکانی سەردەبانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی چەندەوە ئەمنیەتیکردنی کەش و هەوای سنا لەلایەن هێزەکانی ڕژیم لە نێوبردنی دارستانەکانی بانە بە بیانووی دروستکردنی شارۆچکەی پیشەسازی دەست بە سەرکردنی چالاکانی سیاسی کورد لە تورکیە و فەڕەنسا ناڕەزایەتی کەشاوەرزان لە شاری میانە و هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە لە سێدارەدانی توماج ساڵە. درێژەی هەواڵەکان ئەمنیەتیکردنی کەش و هەوای سنە لەلایەن هێزەکانی ڕژیم بە پێی هەواڵی گەشتوو ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی هێزێکی زۆری لە شەقامەکانی شاری سنا و بە تایبەت مەیدانی ئەقباڵ جێگیر کردووە و دەیانەوێت بە سازکردنی کەش و هەوای ئەمنیەتی بەسەر ئەو شارەدا ڕێگەل لە خەباتی ژنان دژ بە حیجابی ئیجباری بگرن. بە پێی ئەو وێنە و ڤیدیوانەی بەدەستمان گەیشتووە سەرەڕای کەش و هەوای ئەمنیەتی و هەڵسوکەوتی وەحشیانەی هێزەکانی ڕژیم لە شارەکانی کوردستان و ئێران ژنان درێژە بە خەباتیان دژ بە حیجابی ئیجباری ئەدەن و ئازادانە لە شوێنە گشتیەکان پیاسە دەکەن. لە ناوبردنی دارستانەکانی بانە بە بیانووی دروستکردنی شارۆچکەی پیشەسازی ئەنجومەنی ژینگە پارێزی پاژین لە بانە ڕۆژی هەینی 28 گوڵان لە راپۆرتێکدا ڕایگەیاند سەداندار لە دەروازەی شاری بانە بە بیانووی دروستکردنی شارۆچکەی پیشەسازی لە ناوبراون. بەوتەی ئەو ئەنجومەنە تەرخانکردن و پێدانی مۆڵەت بۆ لە نێوبردنی دارستان بە مەبەستی دروستکردنی کارگا و کارخانە پرسێکی نایاساییە و داوا دەکەن پێشێلکاران محاکەمە و سزا بدرێن. ئەنجومەنی پاژین هەروەها داوای لە هاوڵاتیان کرد لە بەرامبەر پاراستنی ژینگە هەڵوێستیان هەبێت و لە ئاستاڵانکردنی سروشتی کوردستان بێدەنگ نەبن. کوژران و برینداربوونی 6 هاوڵاتی لە ڕووداوی هاتوچۆی ڕێگای سنا بۆ مەریوان ڕۆژی پێنجشەممە 27 گوڵان لە ئەنجامی ڕووداوێکی هاتوچۆ لە جادەی نێوان سنە بۆ مەریوان 3 کەس گیانیان لەدەستا و 3 هاوڵاتی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان 2 ئۆتۆمۆبیلی سەواری لە 26 کیلومتری جادەی سنە بۆ مەریوان نزیک گوندی شێخ شەربەتی پێکیان داداوە و لە ئاکامی ئەو ڕووداوەدا 3 هاوڵاتی دەست بە جێگیانیان لەدەستاوە و 3 کەسی دیکەش بریندار بوون. شایانی باسە کە دۆخی تەندروستی 2 کەس لە بریندارەکان ناجێگیرە. دەست بەسەرکردنی چالاکانی سیاسی کورد لە تورکیە و فەڕەنسا ڕۆژی پێنجشەممە 27 گوڵان پۆلیسی وڵاتەکانی تورکیە و فەڕەنسا سەرجەم 35 چالاکی سیاسی کوردیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان پۆلیسی تورکیە لە شارەکانی جزیر، هەزەخ و شەڕناخ هەڵیان کوتاوەتە سەرماڵی چالاکانی سیاسی و مەدەنی کورد و 25 کەسیان دەست بەسەر و ڕادستی دادگا کردووە. لەلایەکی دیکە و پۆلیسی فەڕەنسا 10 چالاکی سیاسی کورد کە پێشتر لە فڕۆکەخانەی پاریس لە ئاسڕادەستکردنی چالاکێکی سیاسی کورد بە تورکیە خۆپیشاندانی کردبوو دەست بەسەر کردووە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان ڕۆژی هەینی 28 گوڵان کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری لە سەرکار دوورخستنەوەی بەڕێوەبەرانی ناکارامە وەلانانی سەقفی حەقدەست وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، زیادکردنی ئاستی حەقدەست وەلانانی جیاوازی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت بوو. ناڕەزایەتی کەشاوەرزان لە شاری میانە ڕۆژی هەینی 28 گوڵان کەشاوەرزانی دەوروبەری شاری میانە لە ئاستنەدانی حەق ئاوە ناڕەزایەتیان دەربڕی و لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون. بە پێی راپۆرتەکان ئیدارەی ئاوی میانە حەق ئاوەی کەشاوەرزانی ئەم شارەی نەداوە و هەوڵیان داوە مەزرای کشت و کاڵیەکانیان لە نێو ببەن، بەڵام کەشاوەرزان خۆپیشاندانیان کردووە و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم هێرشیان کردووەتە سەر ناڕازیان و تێک هەڵچوون ڕوویداوە و چەند کەس دەست بەسەر کراون. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی شۆڕشی ژینە لەسەر مەزاری ئازیزانیان
ڕۆژی هەینی 28 گوڵان بنەماڵەی کۆمەڵێک لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەوە و یەکگرتوویی و یەکڕیزی خۆیان دووپات کردەوە. بە پێی راپۆرتەکان بنەماڵەی ساحل میرهاشمی هاوکات لەگەڵ یەکەمین ساڵی گیانبەختکردنی ئەو بەندکراوە لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. لەلایەکی دیکەوە بنەماڵەی جەمشید موختاری لە جوونەقان و ئاریان خۆشگەوار لە شاری سنە مەزاری ئەو دوو هەمیشە زیندویان گوڵباران کرد. لە شاری کەرەج بنەماڵەی پارسا ڕەزا دووست، شەهریار محەممەدی، محەممەد ڕەزا ئەسکەندەری و سپێر ئەعزەمی پێکەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە پاکدەشتی کەرەج کۆبوونەوە و یەکگرتووی خۆیان بۆ دادخواهی خوێنی بە ناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان دووپات کردەوە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە شیراز، تەورێز و مەشهەد لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئیعدامی سێ بەندکراو لە زیندانەکانی شیراز، تەورێز و مەشهەد بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەست جێبەجێکراوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی سێشەممە 25 گوڵان بەندکراوێکی خەڵکی کرماشان بە ناوی ڕەزا قوبادی تەمەن 38 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی عادڵابادی شیراز لە سێدارە درراوە. هەروەها ڕۆژانی پێنجشەممە و هەینی 27 و 28 گوڵان حکمی ئیعدامی دوو بەندکراو لەوانە ژنێک لە زیندانەکانی تەورێز و مەشهەد بە تۆمەتی کوشتنی بانقەست جێبەجێکراوە. کوژران و برینداربوونی 8 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە قەزوین. ڕۆژی پێنجشەممە 27 گوڵان بەهۆی تەقینەوەی گازی CNG لە یەکێک لە بنکەکانی پێدانی سوتەمەنی لە شاری قەزوین هەوڵات تێگیانی لەدەستاوە 7 کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی کارناسانی فەنی نائستانداربوونی ئۆتۆمۆبیلەکانی بەرهەمی نێوخۆ هۆکاری سەرەکی تەقینەوەی گاز لە بنکەی پێدانی سوتەمەنی شاری قەزوین بووە. لە ئەنجامی ڕووداوەدا شارۆمەندەی گیانی لەدەستاوە و 7 کەس بریندار بوون کە باری تەندروستی 3 کەسیان ناجێگیرە. هشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە لە سێدارەدانی توماج ساڵحی. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بە بڵاوکردنەوەی نامەیەکی کراوە ڕوو لە سیستمی قەزای کۆماری ئیسلامی خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئیعدامی توماج ساڵحی و ئازادی بێشەرت و مەرجی ئەو هونەرمەندە بوو. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە نامەیەکدا نووسیویە توماج ساڵحی ڕەپەری ناڕازی لە خاکەلێوەی ئەم ساڵدا لەلایەن دادگای ئینقلابی ئیسفەهانەوە بە بیانووی بەشداریکردن لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی و بڵاوکردنی بابەتی ڕەخنەگەرانە لە پەیجی ئینستاگرامی سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە. جەلسەی دادگایکردنیە و بەندکراوە نادات پەروەرانە بووە و بەرپرسانی دەستگای قەزای ڕژیم سکاڵاکانی توماجیان سەبارەت بە ئەشکەنجەدانی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕەت کردووە. ئەو ڕێکخراوەیە لە کۆتاییدا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئیعدامی توماج و ئازادی بێشەرت و مەرجی بوو. دواهواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی هەینی 28 گوڵان لایەنگرانی فەلەستین لە وڵاتەکانی ئەمریکا، هۆلەند و مەکسیک دژ بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین لەلایەن ئیسرائیلەوە ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان هەزاران شارۆمەندی خەڵکی مەکسیک لە شاری مەکسیکۆسیتی کۆبوونەوە و ڕێپێوانێکی چەند هەزار کەسیان دژ بە جنایەتەکانی ئیسرائیل لە کەرتی غەزە بەڕێوەبرد. لەلایەکی دیکەوە سەدان خوێندکاری زانکۆی کالیفۆرنیا لە ناوەندی زانکۆ کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ بوون. لە وڵاتی هۆلەند لایەنگرانی فەلەستین خۆپیشاندانیان کردو لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هات. بەڵا ئازیزان و خۆشەویستان گەشتیواڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی دێژێ بەرنامەکانی